بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیامی جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، من ئەمڕۆ ئەمەوێت سەرنجی ئێوە ڕابکێشم بۆ یەکێک لە کارگەکانی باشووری کوردستان، ئەویش کارگەی دروستکردن و بەرهەمێنانی خشتی سوور کە لەم ساڵانەی دواییدا بە شێوەیەکی زۆر سەرەکی پشتی پێ دەبەسترێت لە بواری بیناسازیدا. ئێوە لەگەڵ ئێمە بن، ئێمە ئەمڕۆ تەواوی ئەو وردەکاریانە بۆ ئێوە خۆشەویست باس دەکەین. ئەم کارگەکەمان کارگەی ئاسۆ بۆ بەرهەمێنان لە خشتی سوور و قرمید، یەکێکە لە کارگەکانی جیاواز لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەندی هەمووی بەڕووی ئاستی تەکنیکی، یعنی بە پێی ڕەوشەکانی تەکنیکی سەردەم دروست کراوە، لە ڕووی توانای بەرهەمی ڕۆژانە یەکیش لە گەورەکان کارگەی هەموو ناوچەکەیە. خشتی ئێمە ئیسا لە بازاری عێراق تایبەت لە بەغاوە بۆ خوارەوە زۆری بە ناودەنگە و زۆری تەڵەبی لەسەری هەیە. هەموو بەرهەمی ئێمە بە ڕۆژانە ئەیدەفرۆشتن، ڕەوشەکانی زۆری مواسەفاتی کوالەتی دەرەجە یەکە. الحەمدولیلا تا ئێستا هیچ کێشەی نەهاتووە لەسەر سەبارەت ئەم مەوضوعە لە کوالەتی خەشتەکەمان. لە بەغاوە تایبەت خشتی ئاسۆ بە ناودەنگە زۆر، یعنی و ئینشاءڵڵا ئێمە هەوڵ دەدەین دائیمەن بۆ پێشەوە بچین و بەرهەمی باشتر و بە کوالەتی بەرزتر و ئاستی زۆر گونجاو تایبەت بۆ بیناسازی هەموو جۆرەکانی حامل پێی دەڵێن و قەواتە ئێمە تەقریباً 7 جۆری خشت بەرهەم دەهێنین، حاملی تێیە و نەحامل، یعنی ئەوەی بۆ دیوارەکان و بۆ قەواتعی بەکاردەهێنین. لە ڕۆی ستافی ئەم کارگە تقریباً یعنی 100% هەمووی کوردن، کەسمان نییە، یعنی ستافی تەکنیکی، ستافی کارمەندەکان، شاگردەکان، مهندس، ئەندەزیار، کارەبا، میکانیک، کوالەتی کۆنترۆل، کیمیاوی، تقریباً 99% هەمووی کوردن. توانای عملمان ئیسا توانای ئەم کارگە تقریباً 1400 تەنە ڕۆژانە دەکەتە تقریباً 450,000 دانەی خشت ڕۆژانە بەرهەم دەهێنین، خشتی نۆرمال. بۆ ئەمە بۆ ئەگەر ئەم یعنی یەکی ئامۆژگاریەکی شتێک هەبیت، ڕاو سەرنجێک هەبیت بۆ پێشکەوتنی ئەو مەعمەلەیان دانانی مەعمەلی تازە، ئەم مەعمەلە بە ئاستی تەکنیکی سەردەم دامەزراندووە، ڕەوشەکانی زۆری بەرزە، هەمووی تقریباً ئۆتۆمێشنە، یعنی تەدەخلی کارمەندەکان زۆر کەمە، هەموو ڕۆبۆتەکانن و بە کۆنترۆل ئیش دەکات. و هێوایە ئینشاءڵڵا ئەم مەعمەلە نمونە بیت، یعنی بۆ بواری پێشەسازی لە کوردستان و لە منطقە هەمووی ئینشاءڵڵا.
کاک سەرکەوت ئەمە بۆم باسکەیت ئێوە لەم کارگەی خۆتانە چەند هێڵتان هێواتە ئێوە سوود لە چەند هێڵ ئەبینن بۆ ئیشپێکردنی ئەم کارگەیە لە یەک کاتە بەڵێ کارەکەمان لە دوو هێڵی بەرهەم پێک دێت هێڵی یەکەمی بەرهەممان لە ساڵی 2010 کەوتۆتە بەرهەمێنان دوای دروستبوونی بیرۆکەی دامەزرانی هێڵی دووەمی بەرهەم و بەرهەمهێنانی خشتی جۆرا و جۆر بە پێی پێویستی بازار و بۆ بەکارهێنانی جیاواز لە ساڵی 2012 دەستکرا بە دامەزرانی هێڵی دووەمی بەرهەم لە ساڵی 2014دا لە مانگی سێدا ئەم هێڵە کەوتە کارکردن و بەرهەمهێنانی 6 جۆر خشتی جیاواز بۆ بەکارهێنانی جیاواز. ئێوە ئێستا لە یەک کاتە هەردوو هێڵەکە ئیشەکات یان بۆ منستان دبایەکە هێڵێکیان وەستا دوای پشت بە هێڵەکەی ترەوەسترێ نەخێر هەردوو هێڵەکە بە بەردەوامی ئیش دەکەن لێسادا لەبەرەوەی کە پێویستی بازار و داواکاری لەسەر جۆری خشتەکانمان وای کردووە کە هەردوو هێڵەکە بەردەوامی ئیش بکەن. بەس ئەگەر بۆن منە لە یەک کاتە هەردوو هێڵەکە ئیش بکات بۆن منە ئێوە عادەتێکتان تەڵەبێ لەسەر بۆ عادەتێکتان داوا کراوە لەسەر بۆ ئێوە بەم دوو هێڵە پشت بەم دوو هێڵا بەستنەگە هێڵێکیان بوەستێ بۆ بیرتان لەو نەکرێتەوە هێڵی سێم دروستکەن وەکو ستاندبایەک بۆ ئەم دوو هێڵە بۆ ئەوەی لە کاتی هەر کێشەیەک لە هێڵێکیانە ئێوە ڕاستەخۆ ئیشتان نەوەستە لە هێڵەکە ڕاستەخۆ پشت بە هێڵەکەی تر ببەستن بیر لە زۆر چارەسەر کراوەتەوە بەڵام دامەزرانی هێڵێکی کەی بەرهەمهێنان لە ڕووی ئابوووریەوە تێچوونێکی زۆری هەیە لە هەمان کاتە کاتێکی زۆری پێچێت بە دڵنیاییەوە بیرۆکەی دامەزرانی هێڵی دووەم کە لە ساڵی 2012دا ڕوویداوە بۆ ئەو مەبەستە بووە کە بتوانین بە توانایەکی بەرهێمێنانی زیاتر پێویستیەکانی بازاری ناوخۆ و سەر تاسەری عێراق دابین بکەین. دیارە ئەمڕۆ خشت بۆتە کاڵایەکی بیناسازی سەرەکی لە زۆر ڕووەوە سوودی هەیە بۆ بڵێن گێڕانەوەی سەرما و گەرما و سوتەمەنی ئەمە ژوای کردووە کە داواکاری لەسەر خشت زیاد بکات. ئەی بە نسبەت ئەو ئینتاجە ئێوە کە لێرە ئەو ئینتاجاکەنەوە بەرهەمایەن ئەو خشتە بەرهەمەیەنن ئێوە کڕیاری ئێوە کێ تەنیا لە ناوخۆیە هەوڵتان نەداوە بۆ نمونە ڕەوانەی دەرۆشیکەن بۆ ئەوەی ئێوە زۆرترین سوودمەند بن لەم کریارەکانمان زیاتر ناوخۆیە لە سەرتاسەری کوردستان و سەرتاسەری عێراق بەڵام لە ڕووی ئەوەی کە ئێمە بەرهەمەکانمان هەناردە بکەین لەبەرەوەی کە ئێستا خشت لە سەرتاسەری جیهانە کەرەسەیەکی سەرەکیە بۆ بیناسازی بە تایبەتی لە وڵاتانی دراوسێشە بە چەندین کارگەی بەرهەمێنانی خشتیان هەیە. بازاڕی ناوخۆیی عێراق داوایەکی زۆری لەسەر کەرەسەی خشت هەیە تەنانەت دوای کردووە کە لە وڵاتانی دراوسێەوە هاوردە بکرێت. لەو باوەڕام ئەگەر بێت و چەندین کارگەی کە بەم شێوەی ئێمە بمتوانە بەرهەمهێنانەی ئێمە ئەگەر لە عێراقا دروست بکرێت نەتوانێت دابینی پێداویستیەکانی بازاری ناوخۆی عێراق بکات. کاک هاوکار ئەمە بۆم باسکەیت ئەو گرنگترینەوە هەنگاوانە چین کە لە دروستکردنی خشتا ڕەچاوە کرێ واتە منەمەوێت لە سەرەتاوە بزانم ئێوە یەکەم هەنگاو چیەکەن؟ بەڵێ لە هەموو کارگەیەکی خشتا یەکەم هەنگاو بەم کان دەست پێکات تۆ کانێکت هەیە کە گەڵی لێ وەرەگری ئەم گڵە وە تێستی شەکرێ بۆی بزانین چەندێک گونجاوە بۆ ئەوی کە ئێمە خشتی لێ بەرهەمبێنین. ئێستا ئەم شوێنی کە ئێمە لێ وەستاوین ئەمە بەشی خۆڵە واتە ئێوە لە کانەکانەوە خۆڵتان بۆیە بۆ ئێرە خۆڵمان بۆ دێ بۆ ئێرە ڕۆژانە بەوەی کە پێویستمانە بە تایبەتی لە وەرزە وشکەکانە ئێستا کە بارانە وەرزی زستانە لێ ئێستاە کەمتر
کانەکانمان ئیشەکە بەڵام ئێمە بەشی پێویستی ئەم وەرزەمان خەزم کردووە لە ئێستا ئەمەی کە ئێستا حالیان ئێمە ئەم گڵی کە دێ ئەمە بە کوتلەیەوە ئەو کلەیە ئەو جۆرە خۆڵی کە هەمانە کوتلێ و بەردی گەورەیە وەس ئەو ساندەشکە هەمانە پێویستەکە بەهاڕێ پێویستەکە بکرێ بە حەجمی پێشەوەی بەهاڕە منەمە لێرە بۆستین ئایا بۆچی ئەو گڵەتان هەڵبژاد و ماسەفاتی ئەو گڵەت چییە کە بۆ ئەوەی بۆ خشت دروستکردن ببێ بەڵێ پێش بنیادنانی هەموو کارگەیەک تۆ پێویستە موادی ئەوەلی دەبێت ئەو موادانی کە پێویستە لەو بۆ جۆرە بەرهەمەی کار دەبێت بۆ ئەم کارگەیە کانێک هەڵبژێراوە تێز بوو هەموو بۆ گڵەکەی کراوە تێز بۆ ئەو ساندە کراوە ساند مەبەستم لمە کە ئێمە تێکەڵێکین لەگەڵ گڵەکەیە بۆەوەی کە خشتەکەی لێ بەرهەم بێنین تێستیان بۆ کراوە بۆی بزانین گونجاویان ئەو تێستانی کە هەن وەکو لیکوید لیمیتە پلاستیک لیمیتە پلاستیک دێستا لینە شرینکەیجا وە کۆمەڵی تێستی تر تێستی کیمیکال ئەنالەسیسە کیمیکال ئەنالەسیس ئەو مادانی کە تایەتی ناو ئەو گڵە هەنێ مادەمان هەیە کە زەرەرەدا ئەگەر ئەبێتە کێشە بۆ خشتەکە ئەگەر لە ناو خشتەکە یابێت سپاس بخوا ئەو گڵی کە ئێمە هەمانە ئەو کانی کە ئێمەمانە کە لە دوگری 2 کیلۆمەتر لە کارگەوەیە تەبعا ئەمە زۆر گرنگە کە نزیشی کارگە بێ کولفەت لەسەر کەمە بێتەوە ئەو گڵی ئێمە هەمانە تاو گونجاوە بۆ بەرهەمێنانی خشت بەپێی ئەو تێستانی کردومانە بەپێی و ستانداردی کە هەیە پاشەوەی کە هێتە ئێرە ئەم بەردانە کە بە شێوەی کوتلەن بە شێوەی هەنێکیشی بە شێوەی خۆڵە پێویستەکە بەهاڕێت پێویستەکە ور کرێ بە حەجم بەهۆی چیەوە هاڕێت ئێمە پاودەر کورمانەیە کە هەنێم کارگەی تر هەیە کە وەکو کەسارە هەیەە بەڵام ئێمە پاودەر کورمانەیە ئەم پاودەر کورانە ئەمانەکە بە حەجمی ورتر کە بەهۆی چیەوە ئەو گڵە ور دەکات بەڵێ لە ناو پاودەرکوونەکە چەکش و چەقۆ هەیە چەقۆکان دابش بوون و چەکشەکەشە سوڕێتەوە و ئەو کوتلە بەردانی کە تێیەکەوێ ئەیکا بە حەجمی ورتر ئەو حەجمی کە ئەمانە لە خوار 5 ملیمەوەی طبعا ئەمە ڕۆژانە تێست دەکرێت بۆی بزانین کە جێگیرە ئەمە ئەگەر جێگیر نەبوو چاکرێت چاکردنەکەشی گۆڕینی یا چەقۆکانە یا چەپشەکانە یا هەر گۆڕانکاریکی تر کە پێویست بێ بکرێت پاشەوەی کە تۆ گڵەکەدا ئامادە کرد کە ئێمە 2 بەشمانەیە بەشێکمانداناوە بۆ گەڵ بەشێکمانداناوە بۆ ساند کە لە زمانی بازاڕی پێڵێن زمی جیا بە کوردێکی خۆشمان پێڵێن لم کە پێویستە تێکەڵ کردێ بۆ بەرهێنانی خشتەکە ئێمە دوو قۆناغمان باس کرد ئەویش کلەی و ساندەکە کە زانیمان چۆن لە چ ڕێگەیەکەوەیەت و چۆن ئامادە ئەکرێ ئێستا ئێمە هەردوو بەشەکەمان هەیە چ لە گڵەکە چ لە لمەکە چ گۆڕانکاریەک بەسەر ئەو دوو پێکاتی ئەو دوو مادەیەت بەڵێ پاشەوەی کە ئەو گڵەکەمان و گڵەکەەوە ساندەکە کە هاڕیمان بۆ حەزمی کە ئێمەمانەوێت لێرە بەجیا لە هەرێکۆ لە شوێنێکا بۆ نمونە لێرە و لەوێ دا ئەنرێت ئەمانە بە ڕێژەی پێوی بۆ ڕێژەی کە ئێمەمانوێت تێکەڵێکین لەم بۆ کسپیدەرانە لە بۆ کسپیدەرەکانە ئێمە داومانێت کە ئەو بۆ کسپیدەرانی کە باسیەکەی چەند تۆن ئەگرێت توانای چەند تۆنی هەیە کە خەزنی کا و دوای بینێرێت وەکو خەزنکردن خەزن ناکە یەکسەر ئەینێرێت یەکسەر تێکەڵێکا و ئەینێرێت بەم قایشانی کە ئەو ڕێژێژ ئێمە خۆمان دیاریمان کرۆ بەپێی سیستەمی کارگەکەی ئێمە کە ئەوێ بۆ نمونە بەم ڕێژەیە تێکەڵ کرێ ڕێژەی ساندەکە لە بینی 25 بۆ 35 وە کلەیەکەش 30 بۆ 40 طبعا ئێمە لە بینی ساند و کلەیەکە سیڵتمانەیە سیڵ لە ساند سوکترە و لە کلەیش گەورەترە کە پێویستەکە ئەمەشی تێ بکەین بۆ بەهێزکردنی خشتەکەی طبعا ئەمە ئەوە پێویستیشە تێکەڵ کرێ ئەم سێ پێکاتەیە تێکەڵە کرێ و پاشان ئەنێرێتە بەشی خۆڵ لە ڕێ چ بەشێکەوە لە ڕێی ئەم قایشانەوە ئەنێرێتە بەشی خۆڵ و پاشان لە بەشی خۆڵ کۆمەڵە گۆڕانکاری تری هەیە بەسەرا بۆ هەم سوکردنەوەی حەجمەکەی هەم تێکەڵکردنی ئاو بە تێکەڵەکەمان باسی بەرهەمێنانت کرد ئەمە بزانم ئێوە لەم دوو هێڵەی کە ئێستا ئیشی تیاکەن
ڕۆژانە بەرهەمی ڕۆژانەتان چەندەیە؟ بەرهەمی ڕۆژانەمان ئەگاتە 1200 تەن و بەرەو ژوور لە هەردوو هێڵەکان لە یەک هەردوو هێڵەکە هێڵی یەکەمی بەرهەممان بە نزیکەی 400 تەنە هێڵی دومی بەرهەممان 800 تەنە لە گۆڕانکاری بەسەرادێ بە پێی جۆری بەرهەمەکە چکێمە 6 جۆر بەرهەممان هەیە کە یەکێک لەوانە خشتی ستانداردە کە لە عالەما پێڕەوەکرێ جۆرەکانی کە هەمانە لە شێوەی خشتی جۆری بینی خشتی جۆری ڕاگر کە بە شێوەی بە هەمان پێوانەی بلۆکی کۆنکرێتیە کە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت ئەو کارە بکەین کە ئەو جۆرە خشتەمان جێگرەوەی بلۆکی کۆنکرێتی بێت لە بازاڕەکانە و کارێکی باشمان کردووە لەو ڕوەوە. ئاجگە لەو 6 جۆری کە تۆ باسیەکەی ئەی بۆنمە هیچ کڕیارێک گێت بۆ لاتان بۆ نمونە خۆی قیاسێکی دیاریکراوی پێوێ بڵێ من ئەمەوێ عەدەدێک لەم قیاسە ئەمێ بۆم دروستکەن لێرە؟ زۆر جار هاتۆتە پێشە و ئێمە هەوڵمان ناوە بڵێن دیزاینی قاڵبەکەمان بۆ کردووە بەڵام ئیتر لە کریارەکە پەنای بردووە بۆ کەرەسەیەکی تر چکە ئێستا لە بازاری کوردستان و عێراقا مەسەلەی مادەی 15 هەیە سەرمستۆن هەیە ئەمانە هەمووی هەیە مەسەرەن کریار یا بۆ پرۆژە گەورەکان زیاتر هەر سێ جۆرەکە بەکاردێت لەو حاڵەتانە احتیمالە کریار سێرکا جێگرەوەیەک هەیە بۆ ئەو جۆرە پێوانەی کە پێویستی پێێتی ئەچێ پەنابات بۆ ئەویان بەڵانەمە هەموو کاتێک ئامادەین هەچ کریارێک هەچ پرۆژەیەک بەو شێوەی پێوانەی کە ئەوانەیانەوێت ئێمە لە ماوەی 4 مانگە بتوانین هەموو ڕێکارەکان بگرینە بەر چ لە ڕووی ئامادەکردنی قاڵبەکەوە چ لە ڕووی تێچوونەوە چ لە ڕووی هوەری و لە ڕووی جۆرێتیەوە ئامادەکاری تەواوی بۆ بکەین و دانیشتن لەگەڵ کریارە بکەینە گفتوگۆ بۆ گەیشتن بە ئامانج و ئایا چ بە بوون یان نەبوون کارەکە بە کۆتایی بگێنین. بەشی خۆڵ پاژەوەی کە ئێمە ساند و خۆڵەکە و بۆ ڕێژەی کە ویسمان تێکەڵمان کرد پاشان دێدا ئەم باشەوە بەشی خۆڵ دوو جیاز دوو مەکاینی ئەساسی دێ ئەوی میکسەر و ڕۆڵمیلە لە میکسەرە لێرە ئاوی تێکەڵەکە لە ناو میکسەرە ئاوی تێکەڵەکرێەوە خۆڵەوەکرێت ئەو پێکهاتەی کە ئێوە لە ساند و لە گڵاکە دروستان کرد بەڵێ ئەو تێکەڵەی کە هاتوۆتە بەشی خۆڵ لە چ بەشێکا تێکڵاوەکرێ لە ناو میکسەرە ئامێرە ناوی میکسەرە بەڵێ واتە تێکەڵیەکە بەڵێ بە ڕێژەی پێویست ئاوی تێکەڵەکرێ ئەوەی کە ئێمە ئەمانوێت تەبان ئێمە ڕۆژانە تێستی ئەمە ئەم مەرحەلانە شەکەین چونکە پێویستەکە هەر خۆناغا و بەپی پێویستی خۆی مادەکان تێکەڵ کرابێ لە ئاو و لە خۆڵ و زمیجەکە واتە ساندەکە پاشان کە جوان تێکەڵ کرا دەچێتە ناو ڕۆڵمیلەوە ڕۆڵمیل ئیشی ئەوەیە ئێمە وەکو پێشتر باسمان کرد لە ناو پاودەرخونەکانە لە بەشی هاڕین و ورکردنی ئەو کورد لە بەردانی کە هەمان بوو حەجمی لە خوارد 5 ملیمەوەتیایە ئەم 5 ملیمە نابێت چێتە ناو خشتەکە و خشتەکەی لێ پێکرێت ئەبێ ورتر کرێت لە ڕۆڵمیل ئیشی ئەوەیە ئەم حەجماکە بە 3 ملی و ڕێژەی کلیژمان بۆ زیادەکە تۆ باس لەواکەی ئەڵێ ئەو دوو مادێت ئەو پێکاتی و دوو مادێ لەگەڵ ئاوا تێکڵاوە بێت دوای ئەوکو شێوازێکی قوڕاوی لێ لە ناو ئەو جیهازی ڕۆمیڵەیە یعنی بە جیازەکە و نالکێ و قوڕان پێم وایە پێڵێن کەرسەک بە کوردێکی ئەم کە ڕێژەیەک ئاوی تێکەڵ بۆ ئەچێتە ناو ڕۆڵمی دوو ڕۆڵەی گەورە ئەمانە پانێکاتەوە و وردێکە حەجمە گەورەکانی کە لە 3 ملیم زیاترە وردێکاوەی کات بە حەجم 3 ملیم و بەرەوخوا پاشان جارێک تریش ئەم تێکەڵکردنە ڕۆداوە چێتە قایشەکانەوە لە قایشەکانیشەوە ئەڕوا بۆ بەشێکی ترکە ئەویش لە ناو سایلۆیە ئەم خۆڵە هەڵەکە ئەم قایشانە هەمووی لە ڕێی ئۆتۆماتیکیەوە یان مانواڵیە هەمووی ئۆتۆماتیکە یعنی بەشێک کێشەی چێت ڕێک بەشەکەی پێش خۆی ڕاگرێت ئەی پەیوەندی هەموو بەشەکان پەیوەندیان پێکەوەی لە سەرەتاوە هەتاوەکو تا کۆتایی سیستماتیکە بەڵام بۆ نمونە بەشی خۆڵ بۆ سێ بەشی بڕین ناوەسێ بەشی بڕین لە دوای بەشی خۆڵەوە
بۆ چونکە خۆڵت هەیە لە ناو سایلوێ ئەگەر ئەویش ڕابگری ئەو ئێوە ناوە. خەزمتان کردووە بەڵێ ئەو خۆڵەتان خەزم کردووە لەبەرەوە پێویستان بەوە نییە جارێکی تر هەمیشە بەشی چەند ڕۆژێک خەز نەکەین بۆی ئەگەر ئەم بەشە هەچ کێشێکیشی هەبێ هیچ ناوەستێ و هەر لە هەر بەشێکی لە هەر شوێنیی ئەم بەشەشە کێشەیەک دروست بێ ئۆتۆماتیکی هەموو بەشەکە ئەوەستی پاشەوەی ئەو قۆناغەمان تێپەڕان لە بەشی خۆڵ و ئاومان بۆ ئیزافە کرد و هاڕیشمان لە ڕێگەی ڕۆڵمیلەکانەوە خۆڵەکە دێتە سایلۆ ئێمە 4 سایلۆمان هەیە سایلۆ زۆر گرنگە لە کارگەی خشتا بۆ پێویستە ئەو گڵی کە تێکەڵ کراوە و ئاوی بۆ ئیزافە کراوە زیاتر لە هەفتەیەک بمێنێتەوە لە بۆچی هەفتەیەک بمێنێتەوە بەڵێ تۆ ئاوت کردووە بەسەر گڵەکەیە ئەم ئاوە پێویستەکە بچێتە ناو بۆندەکانی بۆندی کلەیەکەوە بۆندەکە هەڵوەشێنێ و تێکەڵ بێت لەگەڵ کلەیەکەیە ئەمەش نزیکەی هەفتەیە زیاتری دەوێت هەفتەیە بۆ 2 هەفتە یعنی ئەو خۆڵەی کە ئێوە ئامادەتان کرد بەڵێ پێشەوەی بەکاری بهێن ئەبێ هەفتەیەک لەم سایلۆیا بمێنێتەوە هەفتەیەک یا 2 هەفتە ئەمە پێڵێن مەرحەلەی ترشاندن گڵەکە ئەترشێنرێ کە گڵەکە ترشێنرا و پاشان ئامادە کرا و کاتەکەی خۆی تێپەڕان کەوتمان هەفتەیە زیاتر پاشان نەقڵەکرێ لە ڕێگەی ئەم قایشانەوە بۆ بەشی بڕین هیچ مادێکی تری تێکەڵەکرێ لێرە هیچ ماوەجێکی تێکەڵ ناکرێت بەزەونە کاتە خایانێ خۆی گڵەکە ئاوەکەی کە کردوتە بەسەریا ئەچێتە ناو بۆندەکانەوە و ترشاندنی تا ڕۆدا وشک ئێمە بەس یعنی مەبەست چی لەوەی 2 هەفتە هەفتەیەکە بمێنێتەوە بۆ چیە بێ بەڵێ ئەو ئاوەی کە کردوتە بەسەریا کاتی ئەوێ هەتاوەکو جوان تێکەڵ بە بۆندەکانە بێ بۆندەکانی ناو کلەیەکە ناو خۆڵەکە ئەگەر ڕاستەوخۆ بەکاری بهێنی ڕاستەخۆ بڵێ ئەمە تێست کراوە تاقی کراوەەوە تەمان ڕاستەخۆ بەکار هاتوو بۆ نمونە لە معمەلە ناوە شەریکاتی ترکارگەی ترکە بەکاریان هێناوە تێست کراوە ئەگەر ڕاستەخۆ بەکاری بێنی خشتێکی لاوازت بۆ دروستە بێت خشتێکت بۆ دروستە بێ بۆندەکانی تەواو تۆکمە بەهێزنی بەڵام کە بەم مەرحەلەی ترشان ناڕۆی ئەو کاتە تۆ گڵێکی تەواو قوڕێکی تەواو ئامادەت دەستەکەوێت کە بتوانی خشتی لێ بەرهەم بێت توانای ئەم سایلۆیەوە چەنە توانای چەنە ئەتوانێت خەزنیکە طبعاً ئێمە 4 سایلۆمان هەیە ئەم 4 سایلۆیە نزیکی ئەتوانێت مەوادی هەفتەیەکمان بۆ دابین کە ئەگەر ئیش نەکرێ بەشی خۆ بەردەوامی ئیش بکات نزیکی هەفتەیەک ئێمە توانی ئیش دوای ئەوە لە ڕێ ئەم بێڵکۆن ڤایرانەوە نەقڵەکرێت بۆ بەشی بەرهەم بەڵێ ئەچێتە بۆ بەشی بڕین بەشی بڕین بەڵێ لەو بەشەیەکە خشتەکەی لێ بەرهەمێنی کامانە ئێمە پێشتر کۆمەڵێک هەنگاومان بینی کە چۆن خۆڵ و لەمەکە تێکەڵەکرێ و چۆن ئامادە ئەکرێەوە چۆن ئەچێتە ناو جیهازی مێکسەرەکە و پاشان لە ناو سایلۆکەیان خەز نەکرێت دوای ئەوە چ هەنگاوێک لە دروستکردن و بەرهەمێنانی خشتەکە دەست پێەکە طبعاً دوای خەزمکردنی خۆڵ لە سایلۆدا کە لە بەشی ئامادەکردنی خۆڵ ئامادەکراوە لە ڕێگای ویبێڵتەوە واتە قایش کۆمڤایر دێتە بەشی بڕین طبعاً پێش گرنگترین ئامێر لە بەشی بڕین ئەکسترودەرە پێش ئەکسترودەر بە چەند ئامێرێکی تر ڕەتە بێ کە بۆ کسفیدەرە ڕێژەی خۆڵ دیاری ئەکا بە ڕێژێکی سابت دێت بۆ ئەکسترودەر دوای ئەکسترودەر ڕۆڵە میلە دوو ڕۆڵەی سلندەرەکە خۆڵەکەت بۆ کا لە حەزمێکی دیاریکرا و گەورەتر نەبێ پاشان بە میکسەرێکی کە ڕەتە بێ وەک ئەوەی لە بەشی ئامادەکردنی خۆڵا هەیە ئەم میکسەرە ئیشێوەیە شێلانی خۆڵ زیادکردنی ڕێژەیەکی ئاو کە لەلایەن مختبەرەوە دیاری کراوە پاشان کەیەتە ئەکسترودەر لە ڕێگای ئەو قاڵبەوە ئەمە توانین شێوەی خشت دروستکەن وەک ئەیبینن پاشپەستانێکی زۆر و دەرکردنی ڤاکیۆم لە ڕێگای کەتەرەوە پارچە ئەبڕێ پارچەی دیاریکراوە بە جۆرەی ئەو بڕینە بە ئارەزوی خۆتانە یان بۆ نمونە ستانداردێکی هەیە بەڵێ ئەتوانین هەموو جۆرە خشتێک ببڕین کە ئەندازەی لە نێوان 30 سانتیم بە 30 سانتیم بە 80 خشت بێ بە جۆرەی بازار و پێویست بە جۆرەی بازار و پێویست ئەتوانین هەموو جۆرە خشتێک دروستکەین لە نێوان ئەو ئەندازەیە ئەم کەتەرە ئەتوانین ئامێری کەتەرە بە جۆرەی وەکەوەی باسمان کرد ئەتوانین هەموو قیاسەتی پێ دروستکەین تا ئێستەیش ئێمە توانیمانە 7 جۆر خشت بکەینە بازارەوە
ئەی دوای ئەم بڕینە چ دوای گۆڕانکاریەک بەسەر ئەو خشتایە دوای بڕین تەمان گۆڕانکاری بەسەرادێ دوای ئەوەی بار ئەکرێت لە سینیە سینەکانیش بە قۆناغەکانی خۆی بار ئەکرێت لەسەر عەرەبانەیە ئەچێتە درایەرەوە وشکەرەوە چەند کات ژمێر لەناو ئەو درارە ئەمێنێتەوە 20 کات ژمێر 20 کات ژمێر لە چوونە ژوورەوەی تاک و دەرچوون توانای درایەر وشکەرەوەواتە 1200 تەنە لە 24 کات ژمێرە کە دەچێتە درایەرەوە ڕێژەی شێ لەو قوڕەیە 125 کە دەرئەچێ ئەبێ لە نێوان 4 بۆ 6 ئەی دوای درایەر چی دوای درایەر بەشێکی کە دەستی پێکە ئەوێش بەشی بارکردن بە شێوازی لەسەر عەرەبانەی تایبەت بار ئەکرێ و ئامادە ئەکرێ بچێتە قۆناغی دوای خۆی کە فڕنە کاگێ من ئێمە کۆمەڵێک هەنگاومان زانی کە لە دروستکردنی خشتا ڕەچاوەکرێ بۆن من هەر لە سەرەتاوە کە چۆن ئەو گڵ و لمە تێکەڵ ئەکرێ و بە شێوەیەکی زۆر تەنزیم و ڕێک و پێک لە ڕێی بێڵکۆنڤایەرەکانەوە نقلی سایلۆ کرا و پاشان زانیمان چۆن ئەبڕێ و پاشان چۆن ناو درار ئەمێ بۆم باسکەی لە ناو درایەرە چ گۆڕانکاریەک بەسەر ئەو خشتایەت و دوای ئەوە چی گۆڕانکارێک بەسەر هەموو خشتەکە بێت لە دوای ئەو مەرحەلانەی کە جەنابەت باست کرد ئەبێ ئەم خشتە درایەر ببینێت درایەریش لە چەند مەرحەلەیەک پێک هاتووە بۆ ئەوەی ئەو ئاوەی کە لەناو ئەو خشتەیە زیاتر لە 170 ئاوە خشتەکەمان کە ئێستا بەم حەزم و قەبارەی کە ئینتاجیەکەین بەرهەمێکەین دەرکرێت بە شێوەیەک دەرکرێت کە ئەم خشتە تووشی شۆک نەبێت تووشی درز نەبێت مەرحەلەی یەکەممان گەرمکردن و ئەوەڵیر کە لە درارە دەست پێکە لە ڕێی کۆمەڵەفانێک و بێرنەرێکی گەرمکردن بە هەوای شێدار ئێمە گەرمێکەین بۆ ئەوی ناوەڕۆکی خشتەکە گەرمکەین نەک بەهۆی هەوایەکی وشک و گەرم ئەمە ئەبێتە هۆی درزبوونی خشتەکە مەرحەلەی یەکەممان بەو جۆرە خشتەکە گەرمەکەین تا پلەی گەرمای 30 تا 35 دەرەجە ڕتوبەت لەو جێگەیە نزیکی 100 تا 100 ڕتوبەتمان هەیە لە خشتەکەیە لە دوای ئەو مەرحەلەیەکی ترمان هەیە لە درایەرە لە بینی هەوای گەرمی وشک و لە بینی هەوای شێداری گەرم ئەوش نزیکی لە 30 بۆ 35 پلە طبعا هەموو ئەم کارگەیە کە ئەتوانێت حەوت زۆر بەرهەم خشت بهێنێت بە پێی وەزن و بە پێی حەزمی خشتەکان گۆڕانکاری لەم پلەی گەرما و شەیە ئەکرێت کەوتمان گەیشتینە مەرحەلەی دووەم ڕتوبەتماندا بەزیەوە بۆ لە 180 بۆ 75 هەر بە عینەن پلەی گەرمای 30 بۆ 35 لە پاش ئەوە مەرحەلەیەکی تر دێتە پێشەوانێ گەرمکردن بە شێوەی هەوای گەرم شەیەکەی لێ لابراوە ئەوش نزیکەی پلەی گەرماکەی تا 50-55 پلە ئەڕوە ڕتوبەتدا ئەبەزە لەوێ تا 100 لە خشتەکە ئەمێنێتەوە لە پاشەوە مەرحەلەیەکی تر دەست پێکە ئەوش عینەن بە هەمان پلەی گەرمای 50 ڕتوبەت لە ناو خشتەکەیە دێ بۆ لە 120 بۆ 115 لە مەرحەلەی ئەخیرمانە ئێگزیت لاین دەرچوونی خشتەکە لە درایەرە لە ئەم درایەرە تایبەتمەندی خۆی هەیە یەکێک لەوانە ئەمە درایەرێکی زۆر گەورەیە توانای نزیکەی 1200 تەنی هەیە لە زستانە ئەتوانێت بەرهەمێکی باش بدا بەبێ ئەوەی هیچ درزێک بەرێ درێژی ئەم درایەرە نزیکەی 102 مەترە پانی 28 مەترە بەرزەکەی 5 مەتر و 50 سانتیمە مەرحەلەی ئێگزیت لاین کە ئاخر مەرحەلەیە لە خشتەکە کە لە درایەر دێتە دەرێ پێویستە ئەم خشتە لە 100 تا 10 کەمتری ڕتوبەتیا بمێنێت بۆ ئەوەی خشتێکی جوان و تۆکمە و بێ درزمان بداتێت خشتەکان بە تایبەتی خشتی بلۆگ 20 بە 40 کە خشتی حاملە زۆر حەساسە خشتێکی زۆر تایبەت و حەساسە ئەبێ زۆر بە وردی مامەلەی لەگەڵا بکەی بۆی ئەم خشتە درز نەبات ئێستا ئەو خشتێک کە بەرهەمەهێنین خشتی زۆری بلۆگ
لە پاشەوەی باسمان کرد درایرمان تەواو کرد مەرحەلەی ئاخیر کە بۆ بوون بە خشت مەرحەلەی فرنە فڕیش تایبەتمەندی خۆی هەیە ئەم فرنە زیاتر لە 154 مەتر درێژە لە 8 مەتر و 30 سانتیم پانێکەیەتی ئەی پلەی گەرمی ناوفڕنەکە پلەی گەرمی ناو فرنەکە لە 80 پلە دەست پێەکە ئەوەڵیەن تا 900 پلە زیاتر لە 900 پلەش تا حمل ئەکات بەڵام ئێمە ئەوەی کە بە پێی پێویستیات و جۆری خشتەکان هەر گۆڕانکاریەکمان بوێت خۆمان بەدەستی خۆمانە ئەتوانین بیکەین ئەم فرنەش پێک هاتووە لە 3 مەرحەلە مەرحەلەی یەکەمیان پریهیتینگە گەرمکردنی ئەوەڵی ئەم گەرمکردنی ئەوەڵیە ئەبێ زۆر بە وریایی و مامەڵەی لەگەڵا بکرێت بۆ ئەوەی خشتەکە کە تووشی درست نەبێت ئامادەکاری بکرێت بۆ ئاگر مەرحەلەی یەکەم بەس گەرمکردنە لە ڕێی ئەم فانانەوانە کە پێی ئەوترێ ریسەرکۆلیشن دەورانی هەوا پێویستە هەموو خشتێک لە خوارەوە تا سەرەوە بە یەک شێوە گەرم بکرێت نابێ یەکێکیان پلەی گەرمای جیاواز بێ یەکیان جیاوازتر بێ بۆ ئەوەی کە چۆیە بەردەم ئاگر تووشی درست نەبێت مەرحەلەی دووەممان برژاندنە برژاندنیش تایبەتمەندی خۆی هەیە بۆ خشتی بلۆک جۆرێک ئاگری پێویستە بۆ خشتی نۆرماڵ جمهوری پێوترێ کە بەقووەترین خشتە و تەحملی زیاتر لە 1100 پلە زیاتر ئەکات ئاگرێکی پێویستە خشتی بلۆکە ئێستا بەرهەمەهێنین دووەمین خشتەکە بەرگەی گەرمە بەرگەی ئاگر بگرێت چەند ئەمێنێتەوە لە ناو فڕنەکە ئەم خشتە طبعاً هەموو خشتێک و جۆرەکانی بە پێی پوشتاییمە بە پێی دەفعە تۆ دەفعت چەندێک بێت خاو بێت تا سەریع بێت ئێستا لە مەرحەلەی ئێستامانە نزیک لە 36 سەعات لە ناو فڕنامێنێتەوە مەسەلەی ئاگر لێرە کە دەست پێ ئەکات لە 780 پلە پلەی گەرمامان بۆ نزیک 900 پلە لە ناو ئاگرە ئەمێنێتەوانێ تا ئەو 900 پلەی کە ئێمە پێویستمانە لە دوای ئەمە مەرحەلەیەک هەیە مەرحەلەی ساردکردنەوە ئەمیش یەکێکە لە مەرحەلە گرینگەکان بە هەمان شێوەی بیدایەتی فرن کە ئێمە پێویستە ئەم خشتە خشتێکی لە ڕووی قووەتەوە قووەتی خۆی بدا لە ڕووی درزەوە هیچ درزێک لە خشتەکەمانە نەبێ پێویستە ساردکردنەوەیەک بکەین ساردکردنەوەیکی خێرا لە ڕێ ئاوە لە ڕێی هەواوە هەوا لە ڕێی هەواوە بەم فانانەی کە هەن لێرە ئەمانەی کە ڕسمێکی شینە ئیشارەتێکی شینی بۆ کردووە تاکو 600 پلە ئێمە لە 900 پلەوە تاکو 600 پلە خشتەکانمان سارد دەکەین لەگەڵ ساردکردنەوەی ئەو هەوایی کە ئیکینە ناو فڕن لە ڕێی کۆمەڵەفانێکەوە ئەو هەوایە بە گەرمی دەرەکەینەوانێ و ئیسفادەی لێەکەینەوانێ بۆ وشکردنەوەی درایەر ئەو هەوایە بەزەح نادێت لە پاش ئەوە مەرحەلەیەکی ترمان هەیە بە تەدریجیە بە تەدریجی لەسەر خۆ خشتەکان سارد دەکەینەوانێ لە 500 پلەدا تاکو دێت بۆ 40 پلە 40 پلەی سیلیزی ئەمەی تر ئاخر مەرحەلەی فرنەکەی کە خشتەکە بە 40 پلە دێتە دەرەوانێ دوای ئەوە ئامادە بۆ بالێت و بۆ بارکردن ئەم فرنە یەکێکە لە فرنە پێشکەوتوەکانی ئێستا لە ڕووی کۆمەڵە بەهۆی کۆمەڵەفانێکەوانەیە کە ئۆکسسیژینی تەواو ئەدات بە ئاگرەکان دوژمنی ژینگە نییە ئەتوانی بڵێ زەرەری نییە بۆ کارمەندەکانیش ئەگەر زوومی کامێرەکەی خۆشتانی بخەنە سەر هیچ دووکەڵێک بەدی ناکرێت کە زەرەر بە ژینگە بگەێنێت کۆتا بەشمان بەشی داگردنە دوای ئەوەی خشتی برژاو لە فڕن دەرئەچێت لەسەر عەرەبانە دێنە بەردەمی ڕۆبۆتەکانیش دایەگرێتە سەر زنجیر کە ئەو زنجیرانە ئەرکەکەیان ئەوەیە خشتەکان بگوازنەوە و بەڕێکی سەفتەیکەن و دواتر جا بگرێتەوە لە شێوەی دیاریکراو بۆ ئەوەی بالێتی لێ دروست بکەین دوای ئەوەی زنجیرەکان ئەیگوازنەوە بەردەم ئامێری پێچانەوە کە قەیدی لێ ئەدا و بالێتی لێ دروست ئەکات پاش ڕێکردنی و پێچانەوەی لە ڕێگای ئامێرەکەوە ئەگازردەوە سەر کۆتا زنجیر کە ڕافعەباری لێ ئەکا و بەرەو ستۆرە ڕوا یان یاخود بەرەو ئامێر و فرۆشتن بۆ دەرەوەی کارگە کاکاوکار لەم کارگەی ئێوەیە
هیچ تێستێکە کرێت بۆ ئەوەی بیسەلمێنێت کە ئەم خشتەی ئێوە ستانداردە؟ بەڵێ طبعا ئێمە وەکو کوالیتی کۆنترۆل لەسەری بەرپرسین کە لەو خۆڵی کە لە کانەکەەوە دێ هەتاوەکو خشتەکەش لە معمەل دەرەچێت تێستیەکەین هەموو تێستەکانی بۆگەین لە خۆڵەکە طبعا ئێمە بە دوو قۆناغەمە تێبەڕێ قۆناغێک کە خشتەکە بەرهەم دێ و ئەبرژێ و قۆناغێکیش پێش برژانی خشتەکە کە بریتی بوو لە خۆڵەکە لە کان و لە بەشی خۆڵ و لە بەشی بڕی و پاشان درایەت کە وشکە بێتەوە دیار لە بەشی خۆڵ ئێمە کیمیکەڵانە لە سیزی بۆکەین ئەو پێکاتانی تایەتی چین طبعا ئەمانە زۆر گرنگن تۆ هەر یەکێک لەو پێکاتە کیمیایانی کە تایەتی بە ستاندار نەبێ بە پێی ڕەوشی عێراقی نەبێ کێشت بۆ دروستەکە لە دادوە کێشت لە خشتەکەیە بۆ دروستەکە بۆیە بێ ئەمانە هەموو کۆنترۆل کرێ و گڵێک بێتە ناو کارگەوە کە تاو گونجاو بێ بۆ بەرهمێنانی خشت پاشان ئەو ئاوەش کە تێکەڵێکی تەنانەت ئەو ئاوەش ئەبێ کیمیکاناڵێسیسی بۆ بکرێ و گونجاو بێتەوە بۆ بەرهمێنانی خشت پاشان کە هاتە ئێرە لێرە لە بەشی خۆڵ ئێمە کۆمەڵی تێستەکەین لەوانە مۆیسچەر کۆنتێنتە پاشان ئەو کەوتم کە خۆڵەکە کە بە وشکی ئەوە پلاستیک ئیندێکس و لینە شریکێج و ئەمانەشی بۆکەین بەدەر لە کیمیکاناڵێسەکە گرنگترینشتیش لە بەشی خۆڵ ڕێژەکەی ڕێژی تێکەڵکردنی نێوان لم و خۆڵەکەی ئەمەش گرنگە ئەمەشە بێ بەردەوام کۆنترۆل بکرێ هەر کاتێک کە تۆ بۆ نمونە ساندە زۆر بێ لمە زۆر بێ ئەمە واکە پۆڕۆسیپێرمەبڵیتی زیابێ کە ئەمە زیاب و شۆرە زیابێ واتە ئەبێ ئەمانە هەموو کۆنترۆل کرێ جینە کێشت بۆ دروستەکە پاشان خشتەکە بە تەڕیکە لە قاڵب دێتە دەرێ و خشتێکی تەڕە ئەمەش بە هەمان شێوە مۆیسچەر کۆنتێنتی بۆ ئەکرێ و ئەو خشتە تەڕە ئەبێ سایزەکەشی پێوی حجمەکەی بێ بە پێی ستاندار بێ ئەمە ئەچێتەوە یەک دوایی ئەبێ لە نەتیجە تۆ حجمێکت بێ بە پێی ڕەوشی عێراقی بێ لەوە تێنەپەڕێ خشتەکانت هەمووی بە قەدەر یەک بێ ئەمانە پێورێ پاشان ئەچینە بەشی دوای ئەوەی کە بۆ نمونە و قۆناغی کە خشتەکە بەرهەم دێ کە خشتەکە بەرهەماوت ئەویش بە دوو شێوازێمە تێستێکی شێوازێکیان ڕاستەوخۆ کە لە عەرەبانەکان لەسەر عەرەبانەکان و لە فڕن دێنە دەرێ ئەمەیان بە چاو و هەروەها پێوانی هارنسێتی بە چاو بۆ ڕەنگەکەیە ئێمە بێ هاوچەشن بێ ڕەنگەکەی یەک ڕنگ بێ وە گونجاو بێ و هەر بە ڕنگ دیارەکە ئەمە خشتە نەبژراوە و یا تاو برژاو و مەزبوطە و کێشەی نییە و هەروەها هارنسەکەی هارنس پتەوی ئەمەش بە بەکارهێنانی کلیلێک یا ئاسنێک ئەتوانین بەوە بیپێوین کە ئەمە بێ لەسەر و تەبعا ئەبێ نەیڕوشێنێ ئەبێ نەیڕوشێنێ ئەگەر ڕوشانی کەواتە ئەمە لە خوار سێوەی هارنسەکەی کەواتە جوان نەبژراوە دوایەوەی خشتەکە بەرهەم هات و هێنامانە مختبەر طبعا ئێمە ڕۆژانە خشتەکان ێنینە ئێرە و تێستەکەین کە مەفروزە هەموو ڕۆژێ تێست بکرێ هیچ وەجبە خشتێک ناچێتە دەرەوە ئەگەر تێز نەکرێ کاتێک تێست کرا و زانیمان گونجاوە بە پێی ڕەوشی عێراقی لە ستانداری عێراقی دەرنەچووە ئەو کاتە ڕێگادەین خشتەکە بچێتە دەرێ و بچێتە بازاڕەوە بەدەر لە ئێمە بەدەر لە ئەم بەشە کوالیتی کۆنترۆڵ و لێرە کە تێست دەکرێت طبعا حکومەتیش بەڕێوەبەرایەتی کوالیتی کۆنترۆڵەیە ئەوانیش ماگانە دێن تێستی خۆیانەکەن و هەروەها نمونەشە بین بۆ تاقیگەی بینای سلێمانی لەوێش بە هەمان شێوە تێست دەکرێ و هەموو ئەمانە ئەتوانی پیشانی هەموو ئەو مشتریانەی بینیا و کەسانی کە دێن لێرە خشتە بن هەموو ئەمانە بینین لەسەر ئەو ئەساسە خشتەکەی ئێمە بەکارێنن گرنگترین ئەو تێستانە کاکرێت طبعا زۆر گرنگە یەکێک لەوانە بۆ منە وەتەرە بزۆرشنە وەتەرە بزارشن واتە توانای هەڵمژینی ئاو خشتەکان ئەکرێتە ئاوە بۆ ماوەی ڕۆژێک وەتەرە بزۆشنیە پێورێ کە مەفروزە لە خوار 15ەوە بێ هەر کاتێک بەم شێوەیە بوو ئەنجا ڕێگا درێوە چێتە دەرێ پاشان سایزەکەی بێ گونجاو بە پێی ڕەوشی عێراقی بێ ئەمەشە پێورێ پاشان کۆمپرسیڤ سترێنسە کۆمپرسیڤ سترێنس واتە هێزی بەرگری خشتەکە کە ئەبێ هێزی بەرگری تەمان بەم دوو جیازە کە ئەمەیان بۆ خشتە بچووکەکە بەکارێنین ئەمەشیان بۆ بلۆکە 20 بە چلەکە ئەوەی هێڵی دوو هەردووشیان بەمانە تێستەکەین و ئەی پێوین طبعا بەپێی ڕەوشی عێراقی ئەبێ لە سەروپیان ساڵ بێ ئەنجا گونجاوە و دەرچووە بۆ بەکارهێنا
ئێستا 600 دەیە وەکو بینیمان طبعا ئەمە لەسەر و ئەو ستانداردەیەکە لە عێراقایە بۆ لەسەر و 500 بێ گونجاوە ئەم 600 دەیە بۆیە خشتەکە تاوە گونجاوە بۆ بەکارهێنا. لە کۆتایی ئەم بەرنمەیەدا ئەوەی کە پێویستە لەسەر خشت بوترێت کێشی ئەم خشتانە 14 کیلۆگرام و نیوە. لەم ساڵانەی دواییدا بە شێوەیەکی بەرچاو پشتی پێدەبەسترێت لە بواری بیناسازیدا. جگە لەوەی لە ڕووی کوالیتیەوە لە بلۆکێکی ئاسایی کوالیتەکەی بەرزترە و هەروەها 5 کیلۆگرام و نیو کێشەکەی لە بلۆکێکی ئاسایی کەمترە. ئەمەش وا دەکات لە بواری بیناسازیدا پشتی پێ ببەسترێت.